تا ئێستا قوربانیمان چوارە بەڵام ئێستا هەواڵێکی ترمان پێگەشت لە دەی زمناکۆکەوە هاوڵاتیەک لە قەراغ بەنداوەکە هەرس هاتۆ بەسەریا و دیار نەماوە بە سیارەکەی ماوە گومانی زۆرە کرێکەوە ئەویش کەوتبێتە ناو دەریاچەوە هیوادارم وانە بێت تیمەکانمان ناردۆ بۆی پشکنین بە دوایە بکە تا ئێستا چوار هاوڵاتی بەتەئکید ئەو هەواڵەش ئێستا بەدەستمان گەیشت سی بریندارمان هەبووە برینداری سوکیشمان زۆر بووە کە چارەسەری پزیشکی خێرایان بۆ کراوە گەڕانتەوە ماڵ و منداڵی خۆیان زیاتر لە 5 خان و ڕووخاوە ڕووخانی زۆریشمان هەیە کەوا نەڕووخاوە بەڵام بە کەڵکی ژیان نایەت بەڵکو بە شێوەیەک واللهی ئەوە ئێستا تیمەکانمان ئەمڕۆ ناتوانین ژمارەیان بڵین بەڵام هەر لەوە وردە وردە خەڵکێت و ئاگادارمانەکاتەوە چونکە بە خەڵکمانەوە هەست کەسێ زەرزیانی پێکەشتووە بێت بۆ تیمەکان بنێرین و تەسبیتیکەین بەڵام لە ئێستا ئێمە داویستی پزیشکیمان زۆر پێویستە دابیکردنی بینایەک بۆ خەستەخانە پێویستمانە ئایا بە خێمەی سەفەری بێت قوتابخانە هەروەها چەند قوتابخانەیەکمان هەیە بێت دەوام دەست پێ بکاتەوە ناتوان دەوامی دەستیا بکەنەوە چەندین خانومان هەیە کە ناتوان تیا بژین ئەمانە بێ حەلیان بۆ بدۆزینەوە و داواکارین لە هەموو لایەکە بە جۆرەی پێویست کە هاوکاریمان حکوومەت باز لە قەرەبووکردنەوەی زیانمەندانی کردووە ئەوان توانە لیژنەیەک دروستەکەین بۆ ئەوی بێت تەقیمی خەسارەتەکان بکات ئەڵبەتە ئەوەش لە نیتیانە هەبێت